کوردستان پەناگەیەکی ئارامە بۆ زۆرێک لە پێکهاتە نەتەوەیی و ئاینی و ئاینزا جیاوازەکان. لەبارەی ئەو پێکەوە ژیانەی هەرێمی کوردستان چی دەڵێیت؟ لە دێرزەمانەوە هەموو چین و توێژەکان، هەموو نەتەوەکان و هەموو پێکهاتەکان بەبێ جیاوازی لە کوردستان دەژین. بۆ بەهێزترین نمونەشمان ئەوەیە زۆر زاریشکە لە کاتی مەسەن ڕوودانی کێشەیەک بەبێ ئەوەی هەز بە هیچ بکرێتن هەموو چین و توێژەکان لەوانەیە کە برایانی عەرەبمان و برانی ئاشوریمان و برانی مەسیحیمان ڕوو لە کوردستان دەکەن، جیاوازژنیە هەر ڕوو لە هەم کام پارێزگا بکەن. احنا مرتاحين كنازحين عرب في اقليم كردستان، امان، استقرار، حياه جدا مريحه، ما لاقينا اي مشكله باقليم كردستان، ما شاء الله يعني ناس متفهمين جيدين، ماكو اي ضغوطات من اي مكون كان، كل الاديان موجوده في اقليم كردستان، كل القوميات، كل الاطياف. ئەو پێکەوە ژیانە کە لە هەرێمی کوردستان هەیە باوەڕ ناکەم لە هیچ جێگای شوێبی پێمان باشە کوردستان هەر ئارام بێت و ئەو پێکەوە ژیان هەر بەردەوام بێت. زۆر سوپاس دەکەم.